بۆیە علەما فەرموویانە 6 خاڵ بێتە دی اینجا مڕابەتەی نەفسی خۆتێ کردو. یەکەم ئەبێ مشارەتە و کردبێ کۆمەڵێ مەرجێ لەسەر نەفسی خۆدا نابێ. ئەی نەفس ئەبێ فڵانە گوناه نەکەیت، ئەی نەفس ئەبێ فڵانە چاکە بکەیت، شەرتدا نابێ. مراقبەت کردوێ، مراقبە ئایا جێبەجێ کردووە جێبەجێ نەکردووە ئەو شەرتانێک کە دادناوە. ئەگەر نەیکردووە بێ محاسبەی کەی کە محاسبەت کرد ئەگەر کەم تەرخەم بوو لێکۆڵینەوەت لێ کرد ئەبێ معاقبەی کەی، عقابی بدەی، ئەبێ مجاهدەکەی خۆت ماندووکەی زیاتر. ئەگەر هەر بەگوێ نەکردی نەفسە ئەبێ زۆر سەرکۆنەیکەی، معاتەبەیکەی، لۆمەیکەی. ئەی نەفس من بۆ تۆمە. ئەم 6 خاڵە مشارەتە، مراقبە، محاسبە، معاقبە، مجاهدە لەگەڵ معاتەبەیە هەر یەکەیان بە بابێک ئیمامی غەزالی بە کتابە بە دوور و درێژی باسەکە مەقام باسییانەکە. مەقامی یەکەم باسی مشارەتەمان بووەکە. ئەفەرمێ بزانە تاجیرێک ئەگەر لەگەڵ شەریکێکیان ڕێکەوە خەریکی کەسابەت بە، یەکەم جار کە دائنیشن دەست پێ ئەەکەن کەسابەتەکەی خۆی باسەکە بۆی، دواتریش مەرجی لەسەردان. مەرجەکەم ئەوەیە سەعات ئەوەنە بێ دوکانەکە بکەیتەوە، سەعات ئەوەنە دای بخەی، لە سەتا ئەوەندەت ئەدەمێ. مشارەتە لە بین یەکترا کۆمەڵی شەڕدانێ نەبێ شەرتەکان جێبەجێ بکرێن. تاجری عاقڵ نابێ واز لەم شەرتانە بێنێ، هەر ئەوەنە شەرتەکان دانێ ئیتر گوێ نەداتێ. نەخێر، مەرجەکان دائنێ لەگەڵ مەرجەکانیشان متابعەکە. شوێنێکە بزانێ محاسبەی ئەم کەسەکە، بزانێ ئایا شتەکان جێبەجێ کردو جێبەجێ نەکردو، چی کردووە، بۆ ئەوی دەسمایەکەی لە دەست نەدا، بۆ ئەوەی دەسمایەکەی لە دەست نەدا ئەبێت چاوی کراوە بێ مەهماکان کەسەکە جێگەی ئەمانەتیش و ئەمینیش بێ. چکە مشارەتە لە بەیعە مشارەتەیەکی تایبەتیە لە شەریعەتە. مەسائلی بەیع و معاملە هەمووی کراوەیە ئەوە بۆ شێوازە وە کەسی مسلمان حەذیر و وریا و یەقیظ و زیندووە، نابێ هەموو کەس بیخەڵەتێنێ. ئەوە مسلمان نییە کە ئەخەڵەتێ. مسلمان چاوکراوەیە ئەبێ بزانێ شتەکانی خۆی هەموو جوان محکەم ئەبەسێتەوە. ئێمە زۆر کات یەن خەڵک کە پرسیارێکمان لێ ئەەکەن وەڵام ماوەسا معاملەیەکمان لەگەڵ فڵان کەسا کردووە، ئەی کوان نووسینتان لە بینە نییە، وەڵا لەسەر سیقە. ئەزانەوە چەند غەڵەتە لە شەریعەتە. ئەبێ هەموو شتێ نووسرا و هەموو خاڵەکان نووسرا بێت لە بینە، بۆی لە ڕۆژی تنگانە بچینەوە سەری. تەسەورەکان عقودەکان لە وڵاتی ئێمە زۆرنێ و عقودەکان شەرعی نین. عقدەکانە بێ شەرعی بن، شتەکانی هەموو ڕوون بێ، شتێکی مەتاڵی نابێت لە شەریعەتە هەبێ یان لە شەرتێکە هەبێ کە لە ناو عقدێکی ئیسلامیان نووسرا بێ. ئەبێ هەموو شتەکان ڕوون و واضح، هەموو شتێ بڕابێتەوە. اینجا تۆ کار و کەسابەتەکەی تخوا بۆ دنیا ئەگەر کار و کەسابەتکەی شەریعەت ئاوای پێوتی و توێتی ئاوا جێبەجێکە، ئەی بۆ نەفسی خۆت مەرج کاتێک کە معاملە لەگەڵ نەفسی خۆتە ئەەکەی، ئەی ئایا نابێ کۆمەڵی شەڕدانێ مەرجدانی لەسەری. پێویست ئەکا کۆمەڵی شەرت و مەرجی زۆر بەهێزە لەسەر دانابێ و چاوی خۆت لە نەفسی خۆت کلانەکەی وا نەزانی چاکی. هەمیشە خۆت تاوانبارکە لە لای خۆت. بۆی هەندێک لە عولەما فەرموویانە خوایەکیان لە پێش چاوی خۆمان بچووکمان کەرەوە، لە پێش چاوی عەبدەکانت جوانمان کرد. چونکە ئینسان لە پێش چاوی خۆی جوان بوو ئیتر تەواو وێران بووە. ئەبێ لە پێش چاوی خۆی هەمیشە بەسەر خۆیان بشکێتەوە.